سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شۆ بۆ گفتوگۆ و قسەکردن و گەنگێشەکردین بابەتێکی دیکە وەک دەزانن کە ڕۆژ لە دوای ڕۆژ بەغدا یان دەکرێت بڵێن حکوومەتی عێراق بە کۆمەڵێک بڕیاری یاسایی دەست و پەیوەندی حکوومەت هەرێمی کوردستان دەبەستێت و هەر ڕۆژە و لەسەر بابەت و دۆسەیەکی هەڵبەستراوی نێوان هەرێم و بەغدا بڕیاری تازە دەبیستین و هەروەها مۆدلێکی تازە لە شەکواکردنی یاسایی و ناڕەزایی یاسایی دروست بووە لە هەرێمی کوردستان کە هاوڵاتیانی ئەم هەرێمە لە دوای بێئومێدبوونیان لە دامەزراوە یاسایەکان لە هەرێمی کوردستاندا ئێستا پەنا بۆ دادگای فیدراڵی دەبن بۆ ئەو ناڕەزایی و داواکردنی مافانەی کە بەرامبەر بە حکوومەت هەرێمی کوردستان داوای دەکەن و لە بەشێکی زۆری ئەو دۆسیەیانی کە لە دادگای فیدراڵی بڕیاری لەسەر دراوە لە بەرژەوەندی هاوڵاتیان شکاوەتەوە و تازەترین پێشات بابەتی موچەی فەرمانبەران بوو کە بینیمان حکوومەتی عێراقی پابند کرابەوەی کە مانگانە لە کات و وەختی خۆیدا موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرەوە جیای بکاتەوە لە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و بابەتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و هەندێک بابەتی دیکە کە هێشتا بڕیاری لەسەر نەدراوە ئەمانە دەکەینە هەوێنی ئەو گفتوگۆیی کە خۆ ئەم بڕیارە یاساییانە ئەم فشارە یاساییانەی کە بەغدا بۆ سەر هەرێمی کوردستان دروستی دەکا ئایندەکەی بەرەو چۆ دەڕوات داخۆ دامەزراوە فەرمی حکومیەکانی هەرێمی کوردستان لێرە بەدواوە کاریگەریەکانیان چۆن دەبێ وەک بینیمان کە سەرۆکی حکوومەت تێرەم لە واشنگتن لە ئەمریکا لە دیبەیتێکدا باز لەوە دەکات کە ناکرێ بەغدا هێندە هەرێمی کوردستان گۆشەگیر بکات دەستورێکەیە لە عێراقدا کە مافی داوە و دانی بەم هەرێمە دەداوە ناوە لە چوارچەوەی عێراقی فیدراڵ هەنی هەموو ئەمانە پرسیارن لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک بورهان شێخڕەوف چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵ مەکاک بورهان زۆر بەخێربەی سوپاس بۆ ئامادەبوونە هەروەها لە ڕەواندزەوە کاکیوای سەید سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان لەگەڵم دەبێ کاکیوا جەنابیشتان بەخێر بێن کاک بورهان دەمێت دوانی بەوە دەست پێ بکەم ئەم بڕیارە یاساییانم بەرەو چۆمان دەبات بەرەو ئەومان دەبات کە هەرێمی کوردستان تووشی گۆشەگیریەکی سیاسی ببێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست سڵاو لە برای زۆر بەڕێزم کاک هیوای سەید سەلیم بێگومان پێش ئەوەی باس لەوە بکەین کاکە سەرتیب پەیوەندی عێراق و بە هەرێمی کوردستان پەیوەندیکی ئیتیحادیانەیە یعنی فیدراڵیانەیە هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵیە لە چوارچەوەی عێراقدا کۆنفیدراڵی نییە یعنی ئەبێ ئەمە هەموو کەس تێ بگە هەموو چاودێران تێ بگەن یاساناسەکان تێ بگەن کە پەیوەندی دیاری کراوە لە گوێرەی دەستورە بە گوێرەی دەستور سەلاحیەتی ئیقلیمی فیدراڵی چییە اختصاساتی دەوڵەتی مەرکەزی چییە لە عێراقدا یعنی ئەمە جیا بکرێتەوە فەسلی ئەم سوڵتاتانە بکرێ ئەوسا قسە بکەین نەک بە عاتیفە و بە سۆز و بەلایەنگری ڕاستە هەرێمی کوردستان لە ساڵی 1992 دروست بووە و هەرێمێک بووە وەک وڵاتێکی سەربەخۆ تەعاملی کردووە کاتێکەوە ڕژێمی سەدام حوسێن لە بەغدا فەرمانڕەوە حکومڕان بووە گەمارویەکی ئابووری نێودەوڵەتی لەسەر بووە هیچ وڵاتێکی جیهان تەعاملیان لەگەڵدایان نەکردووە چەند وڵاتێکی کەم نەبێت ینی گۆشەگیر بووە لە ڕووی سیاسی ئابووری اقتصادی لە هەموو بوارەکانەوە هەرێمی کوردستانیش مەحمیەکی دەولی بۆ وەک دەڵێن ناوچەیەکی پارێزراوە بە قەراری 1986 مەجلیسی ئەمن هێڵی 36 ناوچەی دژەفڕینی بەسەردا سەپێنراوە و هەموو وڵاتانی نەتەوە یەکگرتوەکان دام و دەستگاکانی نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتوەکان بە هەموو بەشەکانی وە لە هەرێمی کوردستاندا بوونیان هەبووە کاریان کردووە ئەمریکا هاتووە تەحالف هاتووە لە ڕێگەی قاعدەی ئەنجەلیکەوە پارێزگاری ئەم هەرێمە کراوە ئەم هەرێمە شوبه دەوڵەتیە بووە دەوڵەتێکی سەربەخۆ بە هەموو سەلاحیەتەکانی و بە عەلاقاتێکی فراوانی نێودەوڵەتیەوە و دوای ئێرە بوو پێگەیەکی گرنگش بۆی لە ئازادکردنی عێراق ڕۆڵی کاریگەری بینێ و ئەوەشی کە تورکیا ئەو کاتە لە ساڵی 2023 نەیهێشت هێزەکانی ئەمریکا لە خاکی تورکیا واردی عێراق بن ئەو ڕۆڵەی تورکیاش بەر هەرێمی کوردستان کەوت کە پشکی شێری لەو سەرکەوتنانی ئازادکردنی عێراقا بەدەست بکەوێت ئێستا کە لە 2023 ڕژێمی سەدام حوسێن ڕووخاوە پرۆسی ئازادی عێراق کرا ئێمە هاتین هێزە سیاسەکانی کورد وازمان لە دەوڵەتێکی سەربەخۆ هێنا چوینەوە دەوڵەتی عێراقمان دروست کرد دەوڵەتی عێراق بە بەشداری هەموو پێکاتەکان و کورد ڕۆڵی سەرەکی تیابینی و
جەنابی مەرحوم سەرۆکی کۆچکردو جەنابی مام جەلال و سەرکردەکانی تریش کوردیش چون لە بەغدا دانیشتنەوە دەستیان کرد بە دامەزرانەوەی دەوڵەتی عێراق عنی ئەمەش لە خۆڕا نەبوو ئەوەی ئەو کاتە بەوان وترا و بەس لە سیاسەتی نێودەوڵەتیدا هەبوو ئەوە کە وڵاتانی عەرەبی هەمووانە ڕازی بوون بە ڕوخانی سەدام حوسێن ئەوە بۆ عێراق لات نەکرێ کورد زانیکەوە و سەرکردەکانی کورد لەوە تێگەیشتە بوون کە کوردستان نابێت بە دەوڵەتێکی سەربەخۆ چون عێراقێکی فیدراڵی دیموکراتی دروست بکەن وەلو کاتەوە ئێمە بەشێکین لە عێراق وەلو کاتەوە یعنی ئەو ئێمە بە چاوی نەوەتەکان و پێش 2023 سەیری بکەین ئەوە عنی لە سەردەم و قۆناغێکدا کە عێراق لاواز بۆ لە سەرەتایوە لە 2005 کە دەستوری تازە نووسراوە دوای ئەوە چەند کێشەیەکی گەورە ڕووی بەڕووی عێراق بۆتەوە لەسەر هەڵدانی ئەلقاعیدا و دواتر داعشتەیەکی خاکی عێراقیان کرد حکوومەتەکانی عێراق زەعیف بوون ئەو دەستیان بۆ هەندێک لە سەلاحیەتە کۆنەکانی هەرێم نەبرد بەڵام ئێستا لە دوای 2007 دوای لێکەوتەکانی ڕیفراندۆم ئەوەوردە بینیمان دەست دەبەن بۆی کەوا سیستەمی فیدراڵیەکە لە عێراقدا جێبەجێ بکەن ئەوەی کە سەلاحیەتی هەرێم چییە بیبەنەوە قاڵ بوو ئەسڵ ئەساسی کلێتە ڕاستیەکەی خۆی هی بەغاش چییە ئەمە واقعی حاڵەکە باسی پەیوەندی نێوانی عێراق و هەرێمی کوردستان دەکەین باش دەگەڕێم وڵات کاک هیواجارێکی تر بەخێر بیت ئەنی ئەوەی کە قسەیە دەوترێت هەرێمی کوردستان لە عمقی کاریگەری سیاسی و دیبلۆماسی خۆیدا لە چەند ساڵی ڕابردوودا نەیتوانی ئەو تەوقیتایان ئەو کاتە بقۆزێتەوە بۆ ئەوەی کە هەژمونی خۆی پسەپێنێت هەم لە عێراقدا هەم لەگەڵ هەموو ئەو وڵاتانی کە وەکو هاوپەیمان هەرێمی کوردستانان دەبینی کە بەداخەوە دەوترێت ئێستا زاراوەکە گۆڕاوە بە هاوبەش دەکرێت ئەوە لە ڕووی دیبلۆماسی و جەنابەت باشتر شیکاری بۆ بکەی هاوپەیمان لەگەڵ هاوبەش ڕەنگە لە ڕووی قەبارەوە جیاوازییان هەبێت داخۆ ئێمە بۆ چی ئەم کات و زەمەنەمان لە کیس چوو و لە بەردەم ئەم گۆشەگیرە یاسایی کە ئێستا تێیداین بەغدا هەر ڕۆژەی بڕیارێک بەسەر هەرێمدا دەسەپێنێ چۆن خوێندنەوە بۆ دۆخەکە دەکەی سڵاو کاک سەرتیب سڵاوم بۆ شێخ بورهان سڵاو بۆ بینەرانی کورسات وڵا منیش پێم وایە بەر لەوەی بین قسە لەسەرەوە بکەین بۆ گەیشتین بەو بارودۆخە بۆ هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ تووشی ئاریشە و قەیرانی زیاتر دەکرێتەوە لە قالب دەدرێ بڕیاری زیاتری بەسەر دەسە پێندرێ دروستە قسە لەسەر ئەو هۆکارانە بکەین کە بۆ گەیشتین هەرێم گەیشت بەو بارودۆخە 21 مانگ لە دادگای فدراڵی دوو بڕیار دەرچوو بڕیارێکیان پەیوەست بوو بە پرسی هەڵبژاردن و یاسای هەڵبژاردن و کۆتاکان بابەتی کۆتاکان هی دووەمیش پەیوەندی بە موچە و ئیستحقاقاتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو ئەم دوو بڕیارە هەردووچی کاردانەوەی زۆری لێکەوتۆتەوە بەشێک لە لایەنە سیاسی بە تایبەتیش دەسەڵات پێی هەزم ناکرێ ئەم دوو بڕیارە ئەنی ناچێتە ژێرباری ئەوەی کە بە ئاسانی جێبەجێ ئەو دوو بڕیارە بکە کە لە دژی دراوە لە بەغدا بەشەکەی تری کە تێکڕای موچەخۆرانی هەرێمی کوردستانە بە تایبەتیش بڕیاری پەیوەست بە موچە خۆشحاڵە بە خۆشحاڵی و پێشوازی لێ دەکا بەڵام ئەگەر تۆ بێ ینی وەکو هاوکێشە سیاسەکە لێک بدەیەوە ڕاستە ینی شەقام ئێستا دابەش بووە بەڵام ئەمە دەرەنجامە دەرەنجامی ناکۆچێنێ خۆیەکانمانە وا دەکا لایەنی سیاسی بچێتە بەغدا شەکوای خۆی لەسەر پرۆسەی یاسای هەڵبژاردن بباتەوێت لە بەرەوەی لێرە بێئومێد دەبێت لە چارەسەر چین و توێژەکان لێرە بێئومێد دەبن لەوەی کە حکوومەتی هەرێم و دەسەڵات بتوانێت زامنی پێدانی موچەکانیان بکە بە تایبەتیش لە ساڵی ڕابردوو لە 2023 بینیمان مخابن موچەخۆران تەنیا توانیان 9 موچە لە 2023 وەرگرن ئەوە بوو هەموو ئەو نائومێدیە وای کرد ئیتر خەڵک پەنابات بەر دادگای فدراڵی جا دادگا چەند بڕیارەکانی لەوەیە کە هەندێ لایەن پێیان وایە دەستوری نییەوە نییە گەیشتە کاری ئەوەی تەعنیەوە بکرێت کە بڕیارەکان زۆرتر
بە غیتای سیاسی نە غیتای دەستوری من پێم وایە نابێت بەڕاستی بەو چاوە تەماشای بڕیارەکانی دادگای فیدرالی بکرێن ئەگەر بەیانی لە بەرژەوەندی من بوو ئەو بڕیارانە بڕیاری دروستی یاسایی دەستورین بەڵام کاتێک لەگەر بەرژەوەندەکانی من تێک ناکاتەوە ئەو کاتم پێم وابێ ئەم بڕیارانە بڕیاری سیاسی هاواتە کاکیوە مەبەست لەوەیە لە ڕاستیدا بڕیارەکان لە ڕووی یاساییەوە هێز یاسایەن هەیە و دروستن بەڵام لەبەرەوەی ئێستا هەرێمی کوردستان بەرژەوەندەکانی لەگەڵم بڕیارانە یەک ناگرێتەوە بۆیە بەنات دروست بڕیارەکان لە قەڵەمەدا بڵێ داهاتمە ڕێک وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە کە بۆ هەرێم لە ئێستادا ئەم شێوە مامەڵەی لەگەردا دەکرێت بۆ دەستوری بوون ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ دەستور یعنی ئەم بڕیارە لە چوارچێوەی مادەی دەستوری دامەزراوە و نەکرد لە چوارچێوەی مادەی دەستوری بگرا خودی نوێنەری کورد لە کوردیش نوێنەری پارتی و یەکێتی لەنێو پێکاتی ئەو دادوەرانەدان بەڵام دیسان ئەوە مانای ئەوە نییە یعنی هەموو ئەوەی کە لە دادگا دەردەچێت ئەوە بێ بگرا پەیوەستە بە بارودۆخی خودی خۆمان ذاتی خۆمان ذاتی هەرێمی کوردستانەوا دەکا زەمینەی ئەوە بڕەخسێت کە دادگا بەو شێوەی مامەڵی لەگەر کەوکوکە باشە کاگیوا دەگەڕێ مۆلات زۆر باشە دەگەڕێ مۆلات کاک بورهانانی دیسان بەشێک لە قسەکانی کاکیوا دەکەم بە پرسیارەوە ینی هەرێمی کوردستان ئەمڕۆ لەبەرەوەی بڕیارەکان لە بەرژەوەندی نیە بە نایاسایی یان بە نادروست لە قەڵەمیانەدا یان نەخێر پێت وایە بڕیارەکان بۆ خۆیان لە ئەرزی واقعدا دروست نین و غەدەر لە هەرێمی کوردستان دەکرێت یعنی کاک سەرتیب ئەوەی ئەم دوو بڕیاری دوایی کە دەرچوونەوەی کای تایبەتە بە هەڵبژاردن ئەوەی کە تایبەتە بە موچە خۆران و خانە نشینان لە هەرێمی کوردستاندا ئەمە یعنی ئەگەر ئێمە بین ئەمە بە پیلان و بە موامەرە لەسەر هەرێمی کوردستان دابنین لەوانەیە بە هەڵەدا حکوومەتێرە من بە خۆشی ئەکرا ئەگەر دادگا ناچاری نەکردا کاک سەرتیب ئەمە نهاتۆ حکوومەتی عێراق لە خۆی ئەم بڕیارەدا ئەمە لەسەر داخوازی کورد خۆی بووە ئەوەی کە تایبەتە بە هەڵبژاردنەکانەوە هەمومان دەزانین سکاڵایەک تۆمار کراوە لەلایەن سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان بەڕێز زیاد جەبار یعنی کە هێشتا پەرلەمان حەل نەکرابوو دوای ئەوەی کە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوانەی بەشدار بوون لە پەرلەمانە نەیانتوانی بگەن بە هاوسەنگیەک بەڕێکەوتنێک بە سازانێک لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنیان دەرکردنی یاسایکی تازە چونکە ئەو یاسایی کە لە کوردستانە لە ساڵی 1992 تەشریع کراوە و نووسرا و کاری پێ دەکرێت دوای 32 ساڵ لەگەڵ ئەم قۆناغە و ئەم چرخی ئێستان نەدەگونجات دەبوو گۆڕانکاری تێدا بکرێت لە یەک بازنەیەوە بکرێت بە بازنەی تر لەسەر پێکهاتەکان لەسەر تۆماری دەنگدەران هەمومان دەزانین لە چەند ساڵی ڕابردوودا ئەمە کێشەی گلەیی زۆری لەسەر بووە داخوازی زۆری لەسەر بووە بەشێکی زۆریش لە حیزبە سیاسیەکانیش لەگەڵی کێتی نیشتیمانی کوردستاندا وەکو ئاگادارین داوای نەکردەم یاسا هەموار بکرێتەوە بەڵام لایەنێکی تر بە هاوکاری لەگەڵ کەمینەکاندا نی ناو پەرلەماندا نەچوونە ژێرباری ئەوە پەرلەمانیش هەڵوەشایەوە بە قەراری محکەمەی ئیتیحادی دوای ئەم سکاڵایە برایە محکەمەی ئیتیحادی ئەوە چەند جەلسێکی لەسەر کرا یعنی ئەمە کە وەکو وەڵامێک بۆ سکاڵایەک لە هەرێمی کوردستانەوە ئەو بڕیارە دەرچووە ئەوەی تایبەتە بە موچە خۆرانەوە ئەویش هەر بە هەمان شێوە لەسەر سکاڵای کۆمەڵێک لە فەرمانبەر و خانە نشینەکان لە هەرێمی کوردستاندا چوونەتە بەغا سکاڵایەکیان پێشکەش کردووە کە ئەمان موچەکانیان لە کاتی خۆیان وەرناگرن نزیکەی 15 موچە لە چەند ساڵی ڕابردووە فەوتاوە چەندێ پاشەکەوت کراوە لە ساڵی 2023 کە نمونێتی کە لە 12 مانگ فەرمانبەران و خانە نشینانی هەرێمی کوردستان 9 موچەیان وەرگرتووە یعنی ئەمە زوڵم و غەدرێکی گەورە بە لەو مۆزەفانە کراوە کە ململانی سیاسی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە هەبووە بۆ باجی ئەم ململانی مۆزەفەکان دایانە مەسەن ئەگەر نەودوەستاوە ئیسەر حکوومەتی هەرێم چۆتە ژێر باری ئەوەی کەوا لە ڕێگەی سۆمە و وەزارەتی نەوتی ئیتیحادیە و بفرۆشتێ ئەمە خۆ پرۆسێکی ئاسان نییە سەر نەوتەکە وەستاوە بێ ئەو عەقدانەش هەڵوەشاوەتەوە کە لەگەڵ کۆمپانیان وەبەرهێنەرەکانی نەوتا کراوە ئەبێ هەموار بکرێتەوە مناقەشەی تیا بکرێت ئەوانەیە ئەمە بە چەند مانگ و ساڵێکی تریش تەواو نەبێ خۆ ناکرێ موچەی
موچەخۆران و خانەنشین ببەستێتەوە بەوە تاکو ئەم کێشانە چارەسەرەکە دوای موچەکانیان ڕوون لە کاتێکدا بەشێکی زۆری کە آخر ملیۆنێک و 200,000 کەس موچەخۆرە لە هەرێمی کوردستانە کە هیچ سەرچاوێکی داهاتی تری نیەمانە زۆریان نەخۆشی درێژخایانیان نێ پێویستیان بە عیلاجە زۆریان دەکرێتی و ئەواندان پێویستیان بکرێ مناڵیان هێچیانێ نیە و هیچ سەرچاوی داهاتێکی تریان ئێمە چۆن ئەبێ 3 مانگوانە تەخیر بکەن شکاتێکیان کردو ئەگەر حکوومەتی محکەمە ئیتیحادی قەرارێکی داوە کە لە کاتی خۆیان نەوەگرن ئێمە بۆ مەترسی بێ بۆ سەر قەواری هەرێمی کوردستانەوە بەڵکو ئەو یعنی محکەمە ئیتیحادی لەوە زیاتریش ڕۆی تەوزیحی پێشم بەرامبەر تەوزیحێکی تریدا ئەڵێ هاوڵاتیانی عێراق چ لە هەرێمی کوردستان چون لە پارێزگاکانی تری عێراق یەکسانن لە ماف و ئەرکەکانیان داوە ناکرێت لێ موچەوەرگون لێرەوە ئەو تەلمیحوی ئاماژەشیان داوە بە وەزارەتی دارایی عێراق یعنی کە نابێ ئەم زۆڵمەیان لێ بکرێەوە دوا بکەون وە یعنی ئەمە داخوازی زۆرێک لە هێزە سیاسیەکانیش بوو کە ئەم ململانی و خلافەتە سیاسی لەسەر نەوت و لەسەر شتەکانی تر هەیە لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستاندا موچەی موچەخۆرانوانە لەم ململانیە جیا بکرێتەوە ئێستا ئەمە بە بڕیارێک بە قەرارێکی محکەمە ئەمە دوور خراوە لەو ململانی نەوت و ئەوانە و عەقدەکان و چۆنیتی دەرهێنانی فرۆشتنی بە بازاڕکردن ئەمانە هەمووی قۆناغ بە قۆناغ دەکرێت لە ئایندەدا ڕێک بخرێتەوە بێ ئەوەی کاریگەری لەسەر موچەی فەرمانبەران و شتەکانی تر هەبێت لە هەرێمی کوردستاندا. باش دەگەڕێم وڵات کاک هیوایانی سەرلەبەری ئەو کێشانەی کە دادگای فیدراڵی بڕیاری لەسەردان بۆ بڕیاری یاساییان بۆ دەرچوو لە ڕۆژگارێک و لە زەمانێکدا لەسەر مێزی گفتوگۆ و نیقاشی خۆمان بوو کە دەڵم خۆمان مەبەستم لەلایەنە سیاسەکانە بەگشتی ینی هەر لە بابەتی پەرلەمان هەر لە بابەتی موچە هەموو کێشەکانی دیکە ینی بۆچی ئێمە خۆمان نەمانتوانی لە ناوخۆی هەرێمی کوردستان خۆمان براگەورەی خۆمان ئیسپات بکەین و کێشەکان چارەسەر بکەین نەک لەوەی هانا بۆ دادگای فیدراڵی بەرین و کێشەی ناوخۆی هەرێمی کوردستان لە دەروی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ. جا ئەوە پرسیارە جدیەکەیە بەڕاستی جارێ بابزانین پێمان دەکرا بە دڵنیایی دەکرا یعنی ئەو کێشانە دەکرا لە هەرێمی کوردستان دەرچەی یاسایی و سیاسیان بۆ بدۆزرێتەوە نەگاتە ئەوەی هیچ لایەنێک ناچار بێ پەنا بۆ دادگای فیدراڵی ببات ینی ئەوەکان زەقن بەڕاستی پرسی ئەوانەی پەیوەست بوون بە پەرلەمان و یاسای هەڵبژاردن و کاراکردنەوەی کۆمسیۆنی هەڵبژاردن خۆ کاتە بیستمان تەمەنی پەرلەمان بۆ درێژ کرایەوە بۆی ڕێککەوتن و سازان بکرێت لەسەر یاسای هەڵبژاردن و بە شێوەیەک کە هەموو لایەک بەشێک لە خواست و داخوازیە سیاسەکانی خۆی بێتە خوارەوە بۆی لێک نزیکیەک هەبێت بۆی بتوانن یاسایەک سەر لە نوێ دابڕێژرێتەوە بۆ بتوانێت هەموو لایەک پێی ڕازی بن و هەڵبژاردن تیتر لە وادەی خۆی دوانەکەوێ و هەڵبژاردن بکرێ ئەمە پەیوەست بە یاسای هەڵبژاردن هی دووەم پەیوەست بە کۆمسیۆنی هەڵبژاردن بەڕاستی هەمیشە ڕەخنەیەک لە کۆمسیۆنی هەڵبژاردننی کوردستان دەگیرا کە لەسەر بنەمای پشتێنێ حزبی دابەش کراوە ئەو ببینیمان ئێستا گەیشت بەو دەردە گەیشت کە کۆمسیۆنی دادگای فیدراڵی کۆمسیۆنی هەرێمی کوردستانی سەربەخۆی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە بگرە ئەو پرۆسەی سپار بە کۆمسیۆنی عراقی وێ دەتواندرا ینی ئەو گرێچوێرەی کە لێرە هەبوو زۆر زۆر ئاسانی بەدەستی خۆمان بەدەستی کوردی بەدەستی هێزەکانی سیاسی کوردستانی دەتواندرا بکرێتەوە نەگاتە ئەوەی کە بچێتە بەغدا و لە بەغداش بەو شێوەیە هەر یەکە و لایەنێک بچێت دادگا بکاتە فەسڵ بۆ یەکلاکردنەوەی کێشەکانی نێوخۆیان بە دڵنیایی دەکرا ئەمە لە هەیبەتی هەرێمی کوردستانیشی کەم کردەوە ئەمە وای کرد کە ناکۆچیەکانیش لە نێوان هێزولانە سیاسەکان زیاتر بێ مخابن کە لە ئێستادا ئێمە دەرس لەوانەوە ناگرین لە ڕابردوشدا نمونەی زۆرمان هەیە کاتێ دەبینین هەر ئەو پرسیارەی پێشتر لە منت کرد ئەگەر وڵامەکەەوە خۆی نەگەیشت بێ مەسەرەن پرسی یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان کە خواستی هەموو هێزەکانی هاوپەیمانان بوو کە لە شەڕی داعشدا هێزی پێشمەرگیان وەکو هاوپەیمانی خۆیان حساب دەکرد بەڕاستی نەچوونە ژێرباری ئەوەی کە هێزی پێشمەرگە بێتە هێزێکی نیشتیمانی یەکگرتو ئەو بوو ئێستا دەبینی بەو شێوەیە وڵاتانی هاوپەیمان مامەڵەمان لەگەر دەکەن لە هاوپەیمانەوە هاتوینە بۆ شەراکەت و باسی شەراکەت دەکرێت لەگەر هەرێمی کوردستان واتە بە دڵنیایی
ئەو کێشانە دەکرا لە ئاستی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان چارەسەر بکرێ. ئێستاش بیکەین باشترە لەوەی سبەی دادگا بڕیاری کەما بەسەدا بسەپێنێت چکە هێشتانیش کێشە و ناکۆچیەکان ماون دەکرێت لێرە هەنگاو بنرێت بەیانی کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسەکان بکرێ بۆی بە ئاراستەیەک پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان برێت چیتر هیچ لایەنێکی تر لایەنی سیاسی چین و توێژەکانی کۆمەڵگای کوردستان پەنا نەبن بۆ دادگای فدرالی بۆ یەکلاکردنەوەی کێشەکانیان. زۆر باشە. کاک بورهان هەر بەڕاستی جەنابیشت پێ دوایە کە دەبێت هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و سەقامگیری سیاسی و ئاشتەوایی نێو لایەنەکان ئیتر قۆناغێک بچینە پێشەوە لەوەی کە ئەم مۆدلە لە هەرێمی کوردستان تەواو بێت کە خەڵکانە بۆ دادگای فدرالی بەرەیانی کێشەکانمان شایانی چارەسەر بن لە ناو خۆدا. یعنی من لەگەڵ کاک هیوادا زۆر متفقم لەسەرەوەی ڕێکخستنەوەی نێوماڵی کورد و ڕێزگرتن لە دام و دەستگا دەستوری و قانونەکانی خۆمان ئەوە خۆمانی نوامان کرد کەوا دەسەڵاتی هەڵبژاردن لە کوردستانەوە بڕا بۆ بەغا. ئەگەر پەرلەمان لە کاتی خۆیدا هەڵبژاردننی بۆ بکرایە درێژکردنەوە بەڕاستی ئەم درێژکردنەوە بەس لە هەرێمی کوردستان هەیە تۆ هەر هەڵبژاردنێک دەکرێت وەکو عەقدێکی کۆمەڵایەتی پەیمانێکە لە بینە دەسەڵات و دام و دەستگاکانیدا بۆ 4 ساڵە 2 ساڵی تر درێژ بکرێتەوە ینی خاوڵاتی بۆ 4 ساڵ نوێنەری خۆی هەڵەبژێرێ کە تۆ درێژەکەی بێگومان ئەو مبەڕیر و پاساوە دەدەی بە محکەمەی ئیتیحادی بۆ بەغایش کەوا دەست تێوەردان بکەن دام و دەستگانە بە شەرعیەت نەناسن ینی ئەو مۆدێلە کۆتایی پێهات من هیوادارم بۆ لەمە دووە ئەمانە هەموو بن بە پەند و بە دەرس ئێمە پەندی لێوەربگرین بۆ جارێکی تر پابند بین بە بنەماکانی دیموکراسی بە هەڵبژاردن بە وادەی هەڵبژاردنەکان ینی نمونەیەکی نزیک بێنمەوە کە ئیسرائیل لە شەڕدایە ئەم دەوڵەتی ئیسرائیلی لە ساڵی 48 تا ئێستا دروست بووە لە هەموو شەڕ و سەختەکاندا لە تەمەنیدا بۆ یەک ڕۆژ قەت هەڵبژاردنەکانیان دوانەخستووە لە هەر بارێکی سەخت و دژواری شابوو بێتن بۆ ئێمە لە هەرێمی کوردستاندا نەتوانین لە وادەکانی خۆیدا هەڵبژاردنەکان پابند بین پێوە شەرعیەتێکی تەواو و ڕێز و احترامێکی تر و پێگەیەکی قورسایەکی زیاتر بە پێگەی هەرێمی کوردستان لە ناو عێراق و لە دەرەوەی شاد دەین کە لە کوردستاندا پابند بین پێوە و دەست دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات لە نێوان حیزب و لایەنە سیاسیەکاندا بکری ئەمە ڕووی قانونی و ڕاستەقینیە بێگومان ئەوەش کە ئەو دەسەڵاتانە لە هەرێمەوە چۆ بغا ئەوەش هەر سەبەب ڕئیسیەکەی دەگرێتەوە بۆ ئەدای هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستانەوە ئەوانیان کەوا ڕۆڵی گرنگی پەرلەمانیان بینیمان لە چەند ساڵی ڕابردوودا بەداخەوە حەز ناکەم بچینەوە سەر ئەو برینانە بکولینەوە چۆن پەرلەمان وەکو دیوەخان دابخرێ و بڕابێتەوە ئەمە هەمووی لێکەوتەی ئەو سیاسەتانەیە کە بۆ ئاراستە تەعامل لەگەڵ پەرلەمانی کوردستاندا کراکەوە ئەو ڕێزەی لێنەگیریەوە سەردەمێک دابخرێ و دوایی بێتەوە بۆ لەمە دووە دەبێ نێوماڵی کورد ڕێک بخرێتەوە ڕێزە دام و دەستگا دەستوریەکانی مؤسساتەکانی بیرێکرد پەرلەمان بۆ خۆی باڵاترین دەسەڵاتی یاسادانانە لە هەرێمی کوردستاندا دەکرێت شەرعیەت و بەها و پیرۆزی خۆی بۆ گەڕێنێتەوە کە هەمومان دەزانین پەرلەمانی کوردستان لای خەڵکی کوردستان خوێنی شەهیدەکان و قوربانیەکانی ئەم وڵاتەی و بە خوێنی ئەوان و بە قوربانیەکانی ئەوان خەڵکی کوردستان بۆ بەخاوەنی ئەو پەرلەمانە دەکرێت ئەو قودسیەتەی بۆ بگەڕێنینەوە لە وادەکانی خۆیدا هەڵبژاردن بکرێ و یاسای هەڵبژاردنەکانیش ئەوە نییە بڵێنەمە ئەمە حرفی کتێبە مقدسەکانی قورئان و ئینجیل و توراتە و دەستکاری ناکرێ و پیرۆزە و نابێ بکرێ حکوومەتی عێراق خۆمان کە بەشێکین لە عێراقدا 5 دەورەی هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەن نوێنەران کراوە هەر دەوری بە یاسایە کراوە بۆ ئێمە لە هەرێمی کوردستانە پابند بین دەست بگرین بە یاسایە کە لە ساڵی 1992 ئەو یاسا نووسراوە کە لەوانەیە بۆ ئێستا نەگونجی یعنی دەکرێ ئەمانە زۆر بە ئاسانی وەربگرین ئەو شتانەی کە خلافی بەسیتن لەسەر بەشداری پێکردنی پێکاتەکان لەسەر هەموو ئەو کەم و کوردیانیتر لەسەر سجلی تۆماری دەنگدەرەکان ئەوانەی هەر گلەیی هەر ناڕوونیەکی تیا بوو هەر گازندێکی تیا بوو دەبێت بڕەوێنرێتەوە چارەسەر بکرێ نەک لایەنێک بیەوێ ئەم دام و دەستگانە بۆ درێژەدان بە تەمەنی خۆی وە فەرزکردنی ئەژندەی و هەژمونی خۆی بەسەر لایەنەکانی تردا بەکاربهێنێت. زۆر باشە. کاک هیوانی ئەوەی کە ئێستا قسە و باسی گفتوگۆی ئەوەیە کە هەرێمی کوردستان ینی ئەوە قسەی من نییە قسەی چاودێرانی سیاسیە کە
بەشێکی زۆری و کارتانی وەکو فشار لە دەستیدا بۆ بەکاری دێنا لە دژی بەغدا دەکرێت بڵین سوتاون ینی یەک کارتەیە لە بەردەستداوەیە کە دەبێت هەر لەگەڵ ینی بگەیتە ئەنجام بگەیتە چارەسەر ڕێبکەوی ینی لە ڕێکەوتن زیاتر هیچ بژاردەیەکی تر لە بەردەمدانە و هەرێمی کوردستانیش لاری لەوە نییە کە دەیۆ بچێتە پێشەوە بەڵام بەو نیەتی کە ئەو دەیەوێنێک بەغدا ئەنی دەکرێت پێم بڵێ دەرچەی چارەسەر چییە چۆن دەکرێت هەرێمی کوردستان مل بدا بۆ داواکاریەکانی بەغدا بە جۆرێک نەشیش بسووتە و نەکەبابیش ئەمە لە ڕابردوو هەرێمی کوردستان هەمیشە گلەیی لە بەغدا دەکرد کە پابەند نابێ بە دەستور لە ئێستادا کارتی دەستور بۆ ئێمە بەڕاستی دەتوانێت کارتێکی گرنگە دەتوانین بەکاری بێنین لەوەی کە هەم پشک و بەشداری و سەنجی هەرێمی کوردستان بە شێوەیە کە پارێزراو بێت بە وەکەوەی کە لە دەستوری عراقدا هاتووە و دەستورێکە 2005 تەواوی گەلانی عراق دەنجی بۆ داو و ئێمە خۆشمان وەکو کورد بەشێک بووین لە نووسینەوەی ئەو دەستورە و بەشێک بووین لە بنیاتنانەوەی عراقی دوای ڕووخانی ڕژێمی سەدام ئەنی ئەم کارتە بۆ هەنێوی کوردستان گرنگە لەوەیدا ئێمە بە شێوەیەک دەتوانین کاریگەریمان هەبێ بە شێوەیەک دەتوانین ڕێگری لە بچووکردنەوە و لە قالبدانی هەرێمی کوردستان بگرین کە بۆ خۆمان یەکڕیز بین بۆ خۆمان تەبابین لە نێوان هێز و لایەنە کوردستانیەکان لە بەرابەریشدا پابەند بین بە مادە دەستوریەکان بۆی ئەمە نەکرێتە بیانوو بۆی هەر ڕۆژە و بە شێوەیەک لە شێوەکان دژایەتیمان بکرێ هەمومان دەزانین زەرفە دەولیەکە لە قازانجی ئێمەیە نەزەرفە ئیقلیمیەکە زروفی دەولی دەبینین ئێستا جیهان سەرقاڵە بە دوو شەڕی زۆر زۆر گەورەیە کەمیان شەڕی رووسیا و ئوکرانیای دووەم شەڕی غەزەیە کە ئەو زوومە لەسەر عراق و هەرێمی کوردستان وەلات چووە ئەوەی دەمێنێتەوە خۆمانی بەڕاستی جگەل لە فاکتەری زاتی جگەل لەو فاکتەرێک کە پێویست دەکات لە نێوان هێز و لایەنە سیاسەکان استراتیزیەکی نیشتیمانی کوردستانی هەبێ بۆی هەموومان ڕوبەڕووی ئەو ئاڵانکاریانە بینەوە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە بەدەر لەوە ئێمە بڕوا دەکەم بارودۆخی هەرێمی کوردستان زیاتر بەرەو پاشەکشە دەسێت زۆر باشە کاک بورهانانی کاکیوە باسنەوە دەکات دۆخەکە بە جۆرێکە ینی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانی بەرەو پاشەکشە دەڕۆین ئێمەش لەبەردەم پرۆسەیەکی گرنگ و چارەنووساز داینەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە کە خەڵکی تر بڕیار دەدات کە مۆدێلی سیاسی لە هەرێمی کوردستان بگۆڕیان هەر بەم شکڵی ئێستا بمێنێتەوە ئەم بارودۆخانی کە ئێستا دەگوزارێت چ کاریگەرێک دروست دەکات لەسەر ئایندەی دوای هەڵبژاردن بەڵێ لە ڕاستیدا ئەو بارودۆخەی کە ئێستا هاتۆتە پێشەوە لە عێراقا لێکەوتەکانی شەڕی غەزە ئەو هاوکێشەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتۆتە پێشەوە کاریگەری لەسەر عێراقیش بووە بە هەرێمی کوردستانیشەوە ڕووداوەکانی بەغدا ئەو گۆڕانکاریانەی کە لە عێراقدا هاتۆتە ئاراوە ئەوەی کە هێز و لایەن و پێکاتەیەک ئێستا باڵادەستە بە عێراق لە عێراقدا وەیەوێ پێکاتەکانی تر ینی بە جۆرێک لە جۆرەکان هەژمونی خۆی بەسەر عێراقا بسەپێنیەوە ئەوەی کاکیواش ئاماژەی پێدا لەسەر دەستوری عێراق من حەزەکەم لەسەر ئەوەش کورتێک باسکەم یعنی یەکێک لە کێشە گەورەکانی عێراق کاک سەرتی ئینتیقائی سیرکردنی دەستورە ئەوەی کە ئینتیقائی مەبەستی ئەو فەقەراتانەی کەوا لە بەرژەوەندی پێکاتەیەک بێ جێبەجێیەکەن ئەوەی لە بەرژەوەندی ئەو نەبێ وەلایەن یەکو مادەی 140 ئەو مادانەی کە پەیوەندی بە دروستکردنی دام و دەستگای فیدراڵی و مەجلیسی ئیتیحاد و ئەمانەوەیە لە عێراقدا تا ئێستا باسی نەکراوەمە 5 دەورەی پەرلەمانە لە دوای نووسینی دەستور هەر بەلانراوە و لە سەرەتای نووسینی کارنامەی حکوومەتەکان جا دەخرێتە کارنامەکە و دوایی ئیتر باسی ناکرێ مەسەن قەرار بوو لە 6 مانگی یەکەمی ئەم کابینەی بەڕێز سوودانیدا یاسای نەوتوغاز دەربکرێت ئەوە ساڵ و نیوێکیش حکوومەتەکە ڕۆیەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە ینی یەکێک لە کێشە گەورەکانی عێراق ئەوەیە کە پابند نابێ نابن بەو دەستورە جوانەی ئەو دەستورەیە کە یەکێکە لە باشترین دەستورەکان
لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە بە ڕێی زۆرێک لە فەقیهەکانی یاسا و دەستور لە ناوچەکەدا کە دەکرا عێراق لەسەر ئەمە وڵاتێکی دیموکراسی بەشداری هەموو لایەنەکانی تێدا بکرێ بەڵام نەکراوە ئێستا لایەنێک ئێوێ فەرزی ئیرادەی خۆی بکات بەسەر عێراقدا بینیمانە لە ماوەی ڕابردە سونەکان چۆن فشارێکی زۆریان لەسەرەوەی لەسەر ئیقالەکردنی حەلبوسی لەسەر هەرێمی کوردستان ئەم ئیجراعاتانەی بەرامبەری کراوە بەڵام لە بەرامبەر ئەمەشدا ئەو دەستورە گرنگی عێراقەیە ئەو دوکۆمنتە مێژوویە قانونیە دەستوریە گەورەیە کە ئێستش یەنە سەر جدیت کە باسی بکەن هەموو سەرکردەکانی ئەو لایەنانش ئەڵێن ئێمە ئامادەین پابندی دەستور بین ئامادەین بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی عێراق لەژێر سەقفی دەستوری عێراقدا ئەمە بەڵگەیەکی گرنگە دەکرێت بە پشتبەستن بەم دەستورە هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان پێکاتەکانی سونەش پێداگیری بن لەسەر ئەوەی کەوا کە ئەو دەستورە جێبەجێ بکرێەوە مافەکانی خۆمانی تێدا ببینینەوە پابند بین پێوە بۆ ئێستا خۆ لەم کابینەی سوودانی چاکە نووسرا کاچە نەمادەی 140 بریاری ئەویاندا کە ئەکتیڤیکەنەوە بەڵام هەنگاوی ژنانێنجیت چونکە شتێکی دەستوریە محکەمەی ئیتیحادی ئیقراری ئەوەی کردو کە مادەی 140 نەمردووە و زیندووە و دەبێت پابند بن پێوەی یعنی ئەم دەستورە شتێکی زۆر گرنگەوە بەهایەکی زۆر بە قووەتی هەیە وەک ئیسەش کەسیان ناتوانن لابدەن لێ و کوڵی بکەن بڵێن بەڕەسمی بڵێن ئێمە پابند نابین پێوە لەبەرەوە ئەمە دەتوانین خۆمانی پێوە بەستینەوە و اعتیمادی لەسەر بکەین و پشتی پێ بەستین بۆ بەرگریکردن لە مافەکانی خۆمان بۆ ئایندەی ئەم بارودۆخە بێگومان بۆ هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا دەکرێت ئێمە خۆمانی بۆ ئامادە بکەین هێزە سیاسەکانی کوردستان تیمی بەهێز بنێرین بۆ بەغدا ئەوەی کە بۆ لەمە لە گرنگە و ئەوەی کە باز محکەمە ئیتیحادی ئێستا هاتووەتە ئاراوە و ئەو کێشە و ململانیەکان حەسم دەکات و یەکلایی دەکات و لە هەمان کاتیشدا یعنی ئەمەش خاڵێکی گرنگە ئەمە ئەتوانم من بە پێشوەچوونێک لە پرۆسی سیاسی عێراقدا بینرخێنم کە لە نێوان ئەم پێکاتانەی عێراقدا کە بە خوێن و گۆڕی بە کۆمەڵ و بە چەکی کیمیایی ململانەکان لە نێوان پێکاتەکانی عێراقا یەکلایی کراوەوە بە دەبا بزنجیری دەبابە و بە شەڕ ململانەکان لە عێراقا یەکلایی کراوە ئێستا پێکاتەکانی عێراق بە کورد و عەرەب هەردوو باڵەکەی شیعە و سنەوە ئەمڕۆ ململانیەکانیان لەژێر قوبەی پەرلەمانە یەکلایی بکەنەوە ئەمڕۆ کە کورد لێی بخەومێ هاوار بۆ محکەمەی ئیتیحادی بەرێ تەمەڕود نەکاو یاخی بێ و با بە شاخ چەک هەڵگرێ ئەڕوا لە محکەمەی ئیتیحادی داوای مافەکەی خۆیەک ئەمە پێشوەچوونە لە پرۆسی سیاسی عێراقدا دەبێ ئێمە ئەمانە بە گرنگ هەڵبسەنگێنین و پشتی پێبەستین و بۆ قۆناغەکانی داهاتوو تریش پشتی پێبەستین بۆ مافەکانمان بتوانین ئەم محکەمەی ئیتیحادی ئەمش یەکێکە لەو باسانی کە بێ قانونی تازەی بۆ دەرکرێ بێن بابینە پێشەوە فەریقی بەهێز تیمی بەهێز ستافی بەهێز لە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان بنێرین بۆ بەغا شەڕی ئەومان بکەن یاسای محکەمەی ئیتیحادی هەموار بکەنەوە شەڕی ئەو بکەن دەستورەکە جێبەجێ بکەن ئێمە لە عێراقدا وەکو کوردی عێراق و باشووری کوردستان ئەمڕۆ دەستکەوتێکی زۆر گەورەمانەیە ئەوەیە کە ئێمە شەریکین لە عێراقدا سەرۆ کۆمار کووردە لە پەرلەمانی عێراقا بەشی خۆمانمان وەرگرتووە لە ناوچە جێناکۆکان کورد هەیە و بەشداری دەکات لە هەموو دام و دەستگاکانی دەسەڵاتە ئەگەر ئەمانە بێت و وەزیفە و واجبەکانی خۆیان بەجێ بگێنن ئێمە پێویستمان بۆ نێجارێکی تر یاخیبین و شەڕکەین لە ڕێگەی دام و دەستگا دەستوریەکانی عێراق و کە بنیاتیان بنین دەتوانین مافەکانی خۆمان بەدەست بهێنین و وەداکۆچیان لێ بکەین بەڵام ئەمە چی ئەمە بە لەوانەیە بە یەک لایەن نەکرێ و کاکی واشتی بە یەک حیزب نەکرێ بە یەکێتی نەکرێ بەتەنیا بە پارتی نەکرێ بەتەنیا بە ئیسلامیەکان نەکرێ دەکرێ ئێمە چەندە لێرە خلافات و ناکۆکیمانە بێت چوونە بەغدا چوونە حەمرین وەکو بیدایەتی پرۆسی سیاسی کە هاوپەیمانی کوردستان نەبوو بەو ڕۆحەوە تو ئاقارە کار بکەینکەوە لە عێراقی نوێدا بتوانین پێگەی کورد و دەستوری عێراق جێبەجێ بکەین و بەداخەوە ئێستا هەندێک دەنگ پەیدا بۆ لە نێوان پەرلەمانی عێراقا بەناو ئۆپۆزیسیۆن و بەناو هەندێشتی ترەوە کە بەداخەوە گەر بە خۆیان بزانیان نەزانەوانە یعنی گورزی گەوریان لە مەسەلەی کورد و لە جێبەجێکردنی دەستوری ئەوە بردوکەوە هەنێ ململانی کە دەکرێت لێرە مەحەسم بکەین بیبەنە ناو بەغاوەمانە هەموو بەشی خۆی زیانی لە پرۆسەی سیاسی و لە ئەدای پەرلەمانتارەکانی کورد و تیمی کورد لە حکوومەتی عێراقدا گەیاند. دەستخۆش کاکیوە ئەنی هەمان پرسیار هەر بۆ جەنابیشت ئەم هەموو بارودۆخانەی کە جەنابیشت و کاک بورهانیش باسییان کرد وا دەکەن نەخشەی سیاسی هەرێمی کوردستان لە ئایندەدا بگۆڕێت؟ ومێد دەکەین بە ئیجابی بگۆڕدرێت بەڵام ئەوەی کە
تا ئێستاش ئەوەیە هەر لە چوارچێوەی ئومێد ماوەتەوە. باسم کرد زەرفە دەولیەکە لە قازانجی هەرێم نییە کە دەرفەتی باشمان بۆ هەرێمی کوردستان هاتە پێش نەمانتوانی ئەو دەرفەتانە بقۆزینەوە هە لە سەرەتا ڕاپەڕین و بەو دواییەش لە دوای شەڕی تیرۆرستانی داعش کە سەنجی هەرێمی کوردستان بەڕاستی هێندە بەرز ببووە، هەندە سنجین بوو، وایلی هات بوو هەر شاندێکی بیانی کە ڕووی دەکردە عراق دەبوا بۆ شەوەکەی بێتە هەولێر و لە هەولێر پێشوازی لێ بکرێ. پێشمەرگە هێزی پێشمەرگە بەشێک بوو لە هاوپەیمانی نێودەوڵەتی لە شەڕی تیرۆرستانی داعش. ئیتر بەڕاستی بارودۆخێکی باش بۆ هەرێمی کوردستان ڕەخسا بوو مخابن بەهۆی ناکۆچی حزبی و سیاسەکان بەشێک لەو دەستکەوتانە پاشەکشیان پێکرا. لە ئێستاشدا دەکرێت بۆی ئەو مەترسیانەی کە لەسەر کیانی سیاسی هەرێمی کوردستانن لەسەر شەرعیەتی پەرلەمانی کوردستانن بتوانین بە ملدان بۆ هەڵبژاردنێکی تازەکردنەوەی شەرعیەت و ئەو واقع سیاسی کە لە هەرێمی کوردستان کە لە دەستور دانی پێدانراوە لە دەستوری عراقی تازە بکەینەوە و ناکۆچیە نێوخۆیەکانمان وەلا بنین. بەوە دەتوانین ئێمە بتوانین ڕوبەڕووی هەموو ئەو بیرکردنەوە خراپ و شۆڤینیانە ببینەوە کە خەون بە نەهێشتنی کیان و هەرێمی کوردستانەوە دەبینن، خەون بە بچووکردنەوە لە قالبدانی هەرێمی کوردستانەوە دەبینن. زۆر سپاس بۆ بەڕێسیوای سەد سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان کە ڕاستەخۆ لەگەڵمان بوویت لە ڕەوانزەوە کاک بورهان شێخڕەوف جەنابی بشت بەخێر وەست دە سپاس بۆ ئامادەبوونە. بەڕێزان سپاس بۆ ئێوەشکە تاکو ئێستا بینەری پانۆراما بوون. هەر شاد و بەختەوەر بن.